بەڕێزان دیارە لە کاتی پرۆسەی تاوانی ئەنفالدا لێرەوە خەڵک بە گروپ بردراوە و زیندە بە چاڵ کراوە بەڵام جار لە حاڵەتەکانی بردننی خەڵک بە گروپ حاڵەتی مردنی تاک هەبووە لێرە نەتیجەی ئەشکەجەدان نەتیجەی نەخۆشی نەتیجەی برسێتی خەڵک تاک مردووە لێرە لە ناو ئەم سەربازگەیە ڕۆژ هەبووە 2 کەس ڕۆژە بۆ 3 کەس ڕۆژە بۆ 5 کەس ئەم ڕووفاتانە بە نووسراوی کە ئەمە نووسراوەکانە ئەمێ لێرەوە بۆتانی ئینکەم ئەفن تاکسی ئەمە نووسراوەکانە بۆ نمونە ئەمە یەکێکە لەو نووسراوانەی کە ئیدارەی سەربازگەکە ناردوێتی بۆ پزیشکی دادی کەرکووک ئەڵێ ڕووفاتی کۆچکردو حەمە ئەمین ئەحمەدتان بۆ ئەنێرین لە نووساوێکی تردا کە لێرە هەیە باشە ڕووفاتی کەسێکی تر ئەنێرە بە ناوی ئەختەر نووری عەلی ئەم ڕووفاتانە ڕۆژانە ئەوانی کە بە شێوەی تاک مردوونە لێرە ئەم ڕووفاتانە نێردراوە بۆ پزیشکی دادی کەرکووک ڕووفاتەکان حاڵەتەکان زیاد دەبێت تا ئەوەی دوجار پزیشکی دادی کەرکووک نووسراو دەکا بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک و باسی ئەوەکە کە سەلاجەی مردووان لە توبعەدلی کەرکووک پڕ بۆ لە حاڵەتەکانی مردن کە لە سەربازگەی تۆبزاوەوە بۆیان ڕەواناکرێ ئەویش نووسراوەکەیە ئەمە نووسراوانە هین کاتی ڕژێمی باسە باسی ئەوەکە کە سەلاجەی مردووان لە پزیشکی دادی کەرکووک پڕ بووە بەهۆی ژمارەی مردووان کە ڕەواناکرێ بۆی داوای کردووە چارەسەرێک بۆم دۆخە بدۆزرێتەوە لە 16 هەشتی 1970 محافزی ئەو کاتەی ڕژێمی بەعس بڕیار ئەدا کە ئەم ڕووفاتانە لەگەڵ شارەوانیە بنێژرێن واتە تەسلیم شارەوانی کەرکووک کراوە و شارەوانی کەرکووک ئەم ڕووفاتانەی ناشتووە دوای بەدواداچوون و گەڕانێکی زۆر ئەو گۆڕستانەمان دۆزیەوە کە لە ساڵی هەشتاکان گۆڕستانێکی تایبەت بووە بە شارەوانی کەرکووک و شارەوانی کەرکووک خەڵکی لەوێ ناشتووە ئەوانەی کە بێکەس بوونە بەداخەوە مامەڵەی خەڵکی بێکەس و بێناسنامە لەگەڵ کەس و کاری ئێمە کراوە